بەناوی خۆی گەورە و بەخشندە و میرەبان خۆشەویستان عزیزان ئەمڕۆ ڕوونکردنەوەیەک دەرێن لە بۆ ئەو بەڕێزانەی کەوا تاوەکوی ئێستا کێشەی نووسینی کوردیان هەیە لە ئەدۆ پریمێردا بە تایبەتی وەروە نەوعەکما لە ئافتەر ئیفێکتیش لە ڤێژنە نوێیەکانە وەکو باسمان کردیە خاستان لە برێن لە پریمێری 2020 یان 19 کێشەی مشکلەی کوردی زۆر بە شێوەیەکی ڕەوان حەل بووە هیچ کێشەیەکی ئۆتۆ نەمایە کە شایانی باس بێتن تەنها ئەوەیە تۆ کیبۆردی یونیکۆدت هەبێ ینی کیبۆردەکەت یونیکۆد بێتن زۆر بێ کێشەتر لێبی بگەڕێن لەسەر ئەوەی کە چۆن کیبۆردی یونیکۆدا لە بزێنی ئێستا ئەگەر تۆ کوردیەکەت تێکردەکە یان عەرەبیەکەت تێکردەکە لە ئەدۆ پریمێردا دەیتە ئیدیت لە ئیدیت دەچیتە چێندێرێ دەچیتە بەشی ڕیفرێنس لە ڕیفرێنس لە جەنەڕاڵ کە لێدا چ لێرە ڕاستەوە خودی سەر گرافیک کە هاتیە سەر گرافیک دایلۆگ بۆکس دەبێتەوە ئەوتە جەنەڕاڵیش لێوێ ڕاوشتی دێ سەر گرافیک لەوێن دەرە ئیرۆپیان ئان ئیست ئاسیان هەیە ئەوە ئاکتیڤە ئەوەی کات کیبۆردیان بە تێکەڵی دەنووسی بەڵام تۆ دەیکێ خوارێ ساوز ئاسیان ئان میدڵ ئیستریان یعنی ئەمە ئاکتیڤ دەکەی ئەمە ئاکتیڤ دەکەی ئەگەر ئەمە بوو ئەمە ئاکتیڤ دەکەی و وەروە دەشتوانی فۆنتێک لێرە دیاری بکەی ئەگەر هاتووەر فۆنتێکە مسینگ بوو نەما ئەو فۆنتە جێگا بگرێتەوە ئەمە زۆر زەڕۆر نییە پاشان ئۆکەی دەکەی کە ئۆکەیت کرد وا باشتر بەڕ بە تەجروبەی من پریمێرەکەت قەپاتکەی پرۆژەکەت قەپاتکەی لەسەر ڕاوە دووبارە بێتەوە تێکستێک بنووسیتەوە ئەو کات دەبینی کەوا تێکەڵ ناکات و زۆر بە جوان و ڕەوانی دەتوانی نووسینەکانی خۆت بنووسی ئەمە تقریبا بۆ ئافتەر ئیفێکتیش هەمان برێن هەمان ئەو ڕێکارانە لەگریە بەر و واروەها ئیشاڵڵا هیچ کێشەیەکی ئۆتۆتان نامینێ لە نووسینی کوردیدا بۆیە بەڕێزان خۆشەویستان ئەمە تەنها ڕوونکردنەوەیەک بوو تا ڕوونکردنەوە یان شتێکەوە پێویستی کردینەوە خزمەتی ئێوە بە خودای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ سمارت کاتژمێرێکی گەنجانە و وەرزشی تایبەت بە هۆگرانی بواری وەرزش و قاعە و جیم دروست کراوە زۆر هەستیارە لەسەر لایەنی تەندروستی تۆ فرە تایبەتمەندی وەرزشی و تەندروستیە ئاویشی تیاناچێت و بەدڵی خۆشدڕ و کاری سەر شاشە هەڵبژێرە لەمە دووە زیاتر ئاگاداری تەلەفۆن و نامەکان دەبی پاتریەکی بەهێز و شاشەیەکی گەورە و ڕۆشن و ئێژدی بەردەوام ئەوەت بۆ بەیان دەکەن چەندە کالۆریت سووتاندووە و هەروە چەندە مەودات بڕیوە و لێدانی دڵت چۆنە ئەم کاتژمێرە کەشخە و گەنجانەیە شایان بە تۆیە ئەی وەرزشکار